فەرمونە ئێرە کاگامانج مامۆستا سەرمەد فەرموو ماینتان باش بانیت باش بە خێراتی سەرچاوەکانم باشی باش مامۆستاگیان بەخێر بن سەرچاو فەرموو تەوان کاگامانج ساڵانێکی زۆرە خزمەتی مێژووی سلێمانی و ئەم شاراکە زۆر سپاس بۆیان بەخێراتە سەرچاوان کاکامانج هەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم پێم خۆشە بە گرنگیکردنەوەی ئەم پێشانگایە دەست پێ بکەین پێشانگاکە ئەڵبەت چوارەمین پێشانگایەکە کراوەتەوە لە شاری سلێمانی چ گرنگیەکی هەیە یاخود ئامانجی ئێوە وەکو ڕێکخراوەکە چی بۆ لە کردنەوەی پێشانگاکە ئێمە کەم ڕێکخراوەمان دامەزران ماوەی شەژمان سەرقاڵی نووسینەی پێڕێ و پرۆگرام بووین کەم ڕێکخراوە لە بوارە شوایشکە بە پەیڕە و پرۆگرامەکەی چۆن بێ تۆ بۆ وەگرتنی مۆڵەت لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکانی ئەنجومەنی وەزیران NGOەکان تۆ بێ پێڕە و پرۆگرامە بێ ئێمە هاتین سوودمان لە چی بینی ڕێکخراوەکانی هاوشێوە لە وڵاتانی وەکو مەسەڵەن بەریتانیا کە ڕێکخراویشیان ئێمە هاوشێوەی ئێمەن ڕێکخراویشتر هەیە خانەوادەی مەلیک فەیسەڵە لە بەغا ئەوانەمان هێنا سەی پڕێ و پەیڕە و پرۆگرامیان کرد پێڕێ و پرۆگرامەکە 11 لاپەڕێ بەڵام بە سێ ئامانج بۆ کورتەکەمەوە ئامانجێم ڕێکخراوە پاراستنی کولتور مێژوو گەشەی کۆمەڵایەتیەک کە تۆ پێشانگایەکەیتەوە لەگەڵای وێنە دۆکۆمنتارەکان پیشانەیە کە گزارش لە ژیانی کۆمەڵایەتی ئەو سەردەمە ئەکا کە هەڵگری سیما و چۆنەڵی کولتور و لۆکیشنی ئەو سەردەمەیە لە هەمان کاتداکەمە پێشانگاکەکەینەوە هەمیشە ئەو خانەوادانم بەشدار کردوکە خۆیان ئامادەیان نەبێت لە پێشانگاکە کە ئێمە مەبەستمان گەشەی کۆمەڵایەتیە لەگەڵ ئەم ڕێکخراوەیەکە من ئەم سەکوێمان دامەزانەوە تۆگە ڕێکخراوێک نەبێم خاناوادەکان ناتوانین لە سەکوێک و چاچەیەک و ئامانجەکە کۆبکەیتەوە لەبەرەوە جاری ترێمە باسێکینەوە کە پاراستی کولتور مێژوو گەشەی کۆمەڵایەتی ئامانجێم ڕێکخراوەیە ڕێکخراوەکە خۆی تەمەنی چەنە ڕێکخراوەکە بە ئێمە یەکەم جار لە پێیجی دیساڵ میدیاوە دەستمان پێ کرد یەکەم بەڵێ بە پێج هەر بە هەمان ناوە 9 ساڵامە پێشوو بەڵام مۆڵەتی فەرمی 4 ساڵە هەمانە 4 ساڵاتانە باشە مامۆستا سەرمەندیش هاوکارتان بوو لەکردنەوەی پێشانگاکە مامۆستا سەرمەندی شەکن لە خاڵاودە دیرەکان خۆی ماسەری هەیە لە هەندەسە زۆر پسپۆرە لە بەرداوەکانە بەڵام لە مێژوویش ئێستێمانیشە زۆر شارەزایە لە بەرەوەی شێخ مەحموودی حەفیدە بەخێر هاتی سەرچاوەکانم مامۆستا سەرمەند بەڕێستان وەکو شارەزایەکیان بڵێم وەکو مامۆستایەکی زانکۆ ئەم جۆرە پێشانگانە چۆن هەڵەسەنگێنن یاخود چۆن گرنگی ئەم جۆرە پێشانگانە چی دەبێت بۆ هەر شوێنێک کە تیادا بکرێتەوە بەڵێ پێشەکی دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ڕێخستنیەم بەنامە جوانە پێشم خۆشە سپاسی برای بەڕێزم کاگامانجی مامۆستا عومەرکەم بۆ هەڵگرتنیان بەرپرسیارەتیە بەڕاستی ئەمە زەڕورەت بوو بۆ شاری سلێمانی لەبەرەوەی شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری شاری کللتوری ناسراوە شاری سلێمانی هەمیشە سنتەر بۆ بزافی ڕزگاری خوازی کورد بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆیە ئێمە یعنی وەکو خانەوادەکانی سلێمانی هەرێکە و لای خۆمانەوە بە جۆری لە جۆرەکان جوڵی ڕۆشنبیریمان هەر هەبوو جوڵی ڕۆشنبیری لەم شارەدا نابڕێت بەڵام یعنی جۆرە لە جۆرەکان پەرتەوازەیی هەبوو کە هەرێکە و لای خۆیەوە ئیشیە کرد بۆیە کاگامانج کە ئەم بیرۆکەی بۆ دروست بوو هەمومان ئەبێ پشگیری بکەین لەبەرەوەی کە بیرۆکەکە بۆ خزمەتی هەموو شارەکەیە و یەکێک لە وەکو بەڕێزیان ئاماژیان پێدا کە ئامانجی سەرەکی ڕێکخراوەکە گەشەی کۆمەڵایەتیە دوور لە هەموو ئایدۆلۆژیەیەکی سیاسی یان ئاینی یان لەم جۆرە شتانە چونکە مەخاڵی هاوبەشمان زیندوڕاگرتنی ئەم مێژوەیە زەڕورەتێکە بەڕاستی و پێویستە هەمومان هاوکار و پاڵپشت بین بۆی کە شاری سلێمانی هەر وەک چۆن مێژوەکەی زۆر جوان و ڕازاوەیە هەر بە جوانی بیهێڵینەوە زیندوڕای بگرین کاتە هاوکارێکی زۆر باشی ڕێکخراوەکە بوون وەکو خانەوادەیەکی دێرین و دیاری شاری سلێمانی و کوردستان بە چەند وێنە بەشدار بوون واللهی تقریبا ئەمە بەڵێ ئێمە چوارەمین پێشانگای فۆتۆگرافیە کە ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی ڕێکی ئەخات طبعا من ئێمە کاگامانج پەیوەندیمان پێوەکە داوای وێنە ئاکات ئێمە چەند وێنەیەکی بۆ ئەنێرین و دواتر بە هەماهەنگی ئەو وێنانە دەستنیشانێک لێکە ڕای هەمومانی لەسەرەکە ئەم وێنانە کاریگەرترین وێنەیە بۆ پێشانگاکە
من طبعا وێنەی مەلیک مححمودی زۆر تیابوو باپیرە گەورم وێنەی شەغڵەتیفی باپیرم تیابوو کوڕی مەلیک مححمود وێنەی تەڵاخانی نەنکەم خێزانی شەغڵەتیفی شەق مححمودی حەفیدی تیابوو وێنەی دایکمی تیابوو شنۆخانی شەغڵەتیفکاندا زیارێکی کۆنی شاری سلێمانیە وێنەی پور مابەتخانی حەفیدی تیابوو وێنەی خانوادی خۆمان چەندین کەساتی تیشەر وێنەی لە پێشانگاکە بوو بەس بە ژمارە حالێن لە یادم نییە کە چەند بوو دەست خۆش مامۆستا سەرمەد کاک ئامانج مامۆستا سەرمەد ئاماژەی بۆدا کە بەڕێستان کاتێککە نزیکە بنەوە لە پێشانگاکە یاخود بڕیاریەوە دەدەن کە پێشانگاکە بکەنەوە داوای وێناکەن ئەو وێنانە ئێوە خۆتانی لیژنەیەکتان هەیە بۆ هەڵسەنگاندنی وێنەکان کە بزانن کام وێنە باش و گونجاو بۆی کە لە پێشانگاکە داداینێن نمایشی بکەن خۆی ئەم ئیشە پرۆتۆکۆڵەکەی وایە ئێمە خۆمان یعنی وەکو زانست تیامانە نەخوێنەوە لەبەرەوە تۆ بەمیشە پرسیارکەی یا ئایدای خۆتی تیاجێ بەجێکەی من ئەم ئیشە ماوەی 2 ساڵە تیمێکمان داناوە حمەی بەزا سایب لە بەریتانیا ئێمە چەند خانەوادەیەکمان هەیە کێسا لە تاراوگا ئەژین پەرتەوازەم و خۆدەزانی لە سەرەتای ڕاپەڕی نوشەڕی ناوخۆ کۆمەڵی خانەوادە چون بۆ دەرەوەی وڵات و ئێران بەجێشتووە شاری سلێمانیش و خانەوەدەرینەکانیش بێبەشدین لێ تیمێکمان داناوە لە هۆڵۆندا نوێنەرێکمان هەیە کاگەمنی مامن لێە لە بریتانیا کاک بەزادا لە هەولێر 2 ئەندامان هەیە کاگومێدی قەتارچیە کە بەڕێوەری گشتیە لێ داوامەکە زایدەن کامرانی عەبدوڵڵا بابەن کە خانەودەیشی بابانە کۆنەکانن لە کاتی هاتنی عوسمانەکان 1940 کەوتونەتە شاری هەولێر و ساڵی ئێژین لە سلێمانیش خۆم و کاک سەرمەد و چەند کەس هێشترە ئەم تیمە وێنەکان کۆکەینەوە لای کەسایەتەکان ئەیهێنی لە ئەلبومەکانە وێنەکان چا ئەەکەین دوای چاکردن بڕیان ئەین چی وێنەیە گەڵبژێرین ئێمە زۆرمان بەسمانە وێنە لە سلێمانە زۆر تۆمارکراوە تەسەوڕ کە ئێمە خانەوەدە هەیە لە ئەمان خاوەنی 300 وێنەی مێژوویە بەڵام خۆ تۆ ناتوانانی هەر 300 بەشداری پێ بکەیت ئەبێت تۆ چۆ دەڵێ دیپلۆماسیەتی ڕاگەیان نەگاڵبژێری لە چی وێنەیەکە زۆر کاریگەری هەیە یا جوانکاری وێنەکە لەبەر ئەوە ئێمە لە ژیانی کۆمەڵایەتیە چۆنەڵێ چەند وێنەیەکمان هەڵبژاوە لە هەمان کاتە بۆ نمونە تیپی مۆسیقای مەولەی یەکێکە لەوانەی کە کاریگەریان هەبوو کە لە ساڵی 60ەکانە مۆڵەتیانەوە گوتۆ چەند وێنەیەکیان هەیە تیپی مۆسیقای سلێمانی یەکەم تیپە کە بە فەرمی مۆڵەتی وەرگتووە لە کوردستانی باشوور لە عێراقیشە دووەم تیپە کە مۆڵەتی فەرمی هەبووە جان لە وەرز شەوانەکان چەند وێنەیەکمان هێناوە لەبەرەوە تۆ بێ ژیانی کۆمەڵاتی وا دابشکەی پیشەوەرە هەبووە کەسانی مەسەڵەن نووسەر و شاعیر و ڕۆژەبیری هەبووە دوکان نارێ هەبووە خەڵکانێکە هەبووە لە ماڵەکانی خوانە ژنی ماڵەوە بووم کابا بوون بەڵام وێنەی جوانیان تۆمار کردووە لە گەشتەکانە لە سەیرانەکانە هەموو شوێنەکان مەسەڵەن تۆ ئەبێ بەو ئایتیمانە دابەزی ڕیزبەندیشی ژیانی کۆمەڵایەتی دروست وێنەکان ئاساییە کە دووبارە کورێتەوانێ بۆ منە لە پێشانگای یەکەم بەشدار بوو بێت دووەم بەشدار و بێ سێم یان ئەبێ هەموو ساڵێک هەر پێشانگایە وێنەکان نوێ بێت ئێمە کامڕێکخاوەن دەست پێ کرد 56 کەس بووین بەڵێ ئەی ئێستا چواردەکەین ئێستا 28000 کەسین بۆچی ئەم ژمارە ژەمە لێ ڕازینی لەبەرەوەی تۆ لە ساڵی 57 دو ئاماری مەلیک فەیسەڵ کە کردوەتی بۆ سەرژمێری عێراق ژمارەی دانیشتوانی شاری سلێمانی 56000 کەس بووە کەواتە تۆ بینە بەرچایی خۆ من مامۆستا عومەری واکم لە ساڵی 69 ئازەرجی کردووە 2 کەس بوون ئێستا بەس مامۆستا عومەر و دایکم کە ئێمە 5 مناڵی بووە ئێمەش مەسە مناڵی دروست کردووە ئێستا بەس خۆمان 35 کەسین کەواتە تۆ حسابی کە ئەو 50000 کەسە ئەبێ مەسەڵەن چەند قات زیایی کردوێ ئێمە تەسەوڕەکەین 1 ملیۆن کەس هەبێ کە خەڵکی ئەم شارن بەڵام تا ئێستا 26000 کەسمان بۆ کۆکراوەتەوە ئەنی لە فۆتۆکانە یا بڵێ لە وێنەکانە ئێوە ماوەتان دیاری کردو ماوەی ساڵەکان بۆ نمونە بڵێ ئەو فۆتانی کە ئێوە ئەتانەوێ نمایشی بکەن لە ساڵی 40 هەتا 1940 تا 60 بێت ئەمە بەنمونە ئەوەتان هەیە ئەنی ئەو پێوەرەتان داناوە یا لە پێشانگای ئێمە بۆکوتم ئەم پسپۆڵێ زۆر شارەزایی نەبێ پرسیارکەین کەسانەگەی لە دەروی وڵات هەر پرۆتۆکۆڵی خوێنەوە لەبەر ئەوە ئێمە لێکم پێشانگە تووشی ئەم کێشەیە ئەوین وامان دانا مەسەڵەن پرۆتۆکۆڵی دانانی وێنەکان تەسەڵکە خانەوەدا هەبووە
لەم پێشانگە چوارەمە مەسەن نیگەران بۆ دەتی وێنەکەی ماڵی باوکم دووردانراوە لەبەرەوە تۆ بێت بەڵێ پرۆتۆکۆل ئەبێ بەکاربێنی مەسەن تۆ هەتا مەسەن تۆفیق وهابی بەگ مەسەن مەلیک مەحموود ڕەفیع حیلمی پیرەمێر ئەبێ لە پرۆتۆکۆڵەکە کە مەسەن ماڵی ماوەسای برای مەحمە ماڵی حەمێ و ڕەحمان ئاغایە ئەمانە کەسایەتی شارەزا و کۆمەڵایەتی و دیاری مەسەن شاری سلێمانی بوون ناکرێ مەسەن وێنەکەی پرۆتۆکۆلی ڕزبەندی نەیتە ئێمە لە هەموو پێشانگاینشا هەوڵین وێنەکان دووبارە نەبێتەوە بەڵام ژیانەکەی ئێستا هێندە سەرقاڵە کاتێک کە تۆ ئیشێشی وە ئەەکەی کەسەکە زۆر بە حەسرەت و نایە بۆ لاو هیچ ناوەندێکیش نییە مەسەن ئێمە پێیج هەیە پێیجەکە مەسەن لە سلێمانیە لەوانەیە خۆش پێیجی کاریگەر هەبێت کە لەسەر مێژووی سلێمانی کارکە بەڵام کارەکەی من بۆچی لە پێیج هاتوومەتە دەرەوە من وەکووتم مەبەستم یەکتربینینی خانەوادەکانە لەو ڕۆژایە لەو دوو ڕۆژایە کا من پێوتە گەشەی کۆمەڵایەتی لە هەموو شوێنێک هەیە خەڵکانی دەروی سلێمانی چەند ڕێکخراویشیان هەیە ئەوان زۆر برەیان بە بەم گەشەی کۆمەڵاتی یا مەسەن بۆ نمونە بۆ بازەکەم ئێلوێکی جافێ مەسەن گوزارش لە چەند بنەماڵەیەکەکە لە لۆکیشنک و جوغرافیەکە ئەوان کە مەراسیمی ساڵانیان هەیە مەسەن ڕێکخراویشتر هەیە کۆیەکانی سلێمانی کە لە ئەقاری بنکێشیاندانەوە کاتی خۆی 500 ماڵ بوون هاتوونەتە ئێرەوە بەسەنشێ لە خانەوادە دێرینەکانیان کەریمی ئەلەکەیە کە ئەو خانەوادەیە هەم لەو ڕێکخراوە تۆمار هەم لای ئێمە ڕێکخراوە تۆمارە لەبەری خانەوادێکی دەرێ و بەناچانە گەڕێتەوە بۆ هەلمەتەی کۆیە کاگامانش مەبەستی من لە پرسیارەکە ئەوە بوو مەبەستی من ڕیزبەندیەکە نەبوو مەبەستم ئەوە بوو کە ماوەی ساڵەکان دیاری کرا بوونە هەتا ساڵی چەند توانراوە کە بە وێنە بەشداری بکرێت هەتا هەشتا تا هەفتە ئێمە کۆنترین وێنەمە کە تۆمار بێت لامان تاوا خۆ دەزانی تەکنەلۆژیا تازەیە لە سەدەمی عوسمانیەکان شاری سلێمانی لە ڕووی تەکنەلۆژیا زۆر دابراوە لە ئەوروپا هێنانی کامێرە لەو سەردەمایە زۆر قوردووە بەس بەدەست حکومەت و مەسەڵەن شوێنە حەساسەکانەوە کۆنترین وێنەکە لای ئێمە بێ هی ساڵی 1970 خانەوادەی عەزیز مەجروم کە باوشی شاکر عەبدولعەزیز مەجروم ئەمە کۆنترە لای ئێمە بەڵێ ئێمە کار بەس لەسەر وێنەی ڕەشوسپی ئەکەین دەستخۆش ماوەستا سەروەر زۆر جار کە باس لە مێژووی نەتەوە بێ شارێ بێ یا هەر شوێنە بێ کە باز لە مێژوو نووسینەوە ئەکرێت یاخود دۆکۆمنتکردن دەکرێت زۆر جار بە فیلم و سینەمایە بەنووسینە بەڵام تا چەند دەتوانرێ مێژووی شارێک مێژووی نەتەوەیەک لە ڕێگەی وێنەوە ئەرشیف بکرێت بیان بپارێزرێ بەڵێ بێگومان وێنە زۆر زەرورە بۆ زیندوو هێشتنەوەی ئەو مێژووە چکە یادەوەریەکە تۆمار نەکرێت لە ناوەچێت لە ئێستا ڕاستە زیاترنەوەی نوێ کاریگەرن بە ڤیددیۆ بە دۆکیومنتاری ئەوە ژەکرێ هەر ئەم وێنانە لە چالاکی ترا بەکار بێنرێت کە من لەگەڵ کاگامانیشا گفتوگۆمان لێ کردووە کە هەندێک کورتە ڤیددیۆ بە شێوازی دۆکیومنتاری کورت با بڵێ وێنە کۆنەکانی سلێمانی خانەوادەکان بەجیا مەسەلەن ڕێک بخرێت و بە دەنگێکی کاریگەر باسی مێژۆکە بکرێت چکێمە لە باڵی لە پێشانگەکانە کە وێنەکان دایانریسە خەڵکێک لەیەوەی هەبوو کە یانوت هەر بنەماڵە وێنەکەی خۆی ناسێتەوە بەڵام زۆربەی ئەو کەسانی کە لەوێن تەنها وێنەی بنەماڵەکانی خۆیان ناسنەوە زانیاری لەسەر نەبوو ناو ساڵە نووسرێت بەڵام مەسەلەن مەبەستمانەوەیە کە دیتێڵی مێژووی خۆتۆ ناکرێت لەسەر وێنەیەک دیتێڵی تاو لەسەر تاریخی ئەو بنەماڵێ بنووسی چیان کردو ڕۆڵیان چی بۆ لەکای سیاسی و ڕۆشنبیری و کۆمەڵاتی شاری سلێمانی تەواوی زانیاریەکان ئەڵێ لەسەر بنەماڵەکە نەکەوەی کە ئەمە کێ کوڕی کێیە ساڵی چەنە بگەڕێتەوە بۆ ئەمە یعنی کارێکی زۆر زۆر گەورەیە بەڵام کاری داهاتووترەوەیە کە ئەم خانەوادانە هەر یەکیان هەر خانەوادەیەک بە پێی پێگە و ڕۆڵی خۆی ڕۆڵیان بینیوە لە کای سیاسی و کۆمەڵایەتی و فەڕەنگی و ڕۆشنبیری شاری سلێمانیە بۆیە بۆ زیاتر ئاشنابوون و زیندوێشتنەوە ئەو مێژووە کاری زیاتری پێویستە کە هەر بنەماڵە و مێژۆکەی خۆی بخرێتە ڕوو جا ئێوەکو بنەماڵەیەکی دیاری سلێمانی و کوردستان لەوێ کە ئامادەیتان هەبوو ئەگەر کەسێک پرسیاری هەبووە لەسەر وێنەکان ڕوونکردنەوەتان دەدا بێگومان بەڵێ چەند کەسێک من خۆم پرسیاریان لێکردم و ڕوونکردنەوە و تەنانەت کەناڵەکانی ڕاگەاندنیش بەڵێ هەندێک پرسیار و هەندێک تەفاسیلیان لێپرسین لەسەر وێنە و لەسەر
مێژومان لەوێ ئامادەیمان هەبوو و وەڵاممان نانەوە بە پێویست. بەڵێ کاکامانچۆ پێشنیاری کاک مامۆستا سەرمەد ئەخەنە بواری جێبەجێکردنەوە بە بابەتی ڤیدۆ ئەو فۆتۆشتانە باس بکرێت. ئێمە ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوێکی قازانج نەویستە بودجێ جێگری نە حکوومەتی هەیە نە حیزبی هەیە جام کارش تاوان خۆ تێچوی زۆرە لەبەرەوە ئەم پرۆژی چوارەمەش بە هاوکاری بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و کۆمپانیای قەیمان گروپ کردومانە لەبەر ئەوە تۆ بۆ دۆکۆمنتکردنی ڤیدۆ بەلای کەمە و گروپێکی بچووک پێویستە هەم لە مۆنتێرێک هەم لە وێنەگرێک هەم لە ئامادەکارێک لەبەر ئەو کارە لە ئێستا بە ئێمە ناکرێت تێچوویەکی زۆری ئەوێت و بە ئێمە ناکرێت ئۆفیسی ئەوێت ئۆتۆمبیلی ئەوێت ئەگەر ئەو خاڵانی کە باسێکی دابین بکرێت ئەتوانن بیکەن ئێمە ئەتوانین بۆ زۆربەی کەناڵەکانمان کردووە تێگەی تا ئێستا زیاتر لەوانەیە لە 50 بەرنامەی دۆکۆمنتاریمان کردووە بەڵام مافی ئێمەی تیانابێت بۆ بەسپاسێک بۆ ڕێکخراوەکەی ئێمەیەکە ڕاگەاندن تا چەند هاوکارتان بوون لە هەر چوار پێشەنگاکەیە کە کردوتانەتەوە ئەزانی چۆنە خاتون خۆ دەزانی سلێمانی زۆر دەوڵەمەندە بەرشیف و مێژوو خۆم شارە بە خۆڕایی پایتەختی ڕۆشنبیری کولتور نییە پایەکانی لە سەدەمی شێ مەحموود و تۆفیق و بیبەک و پیرەمێرد و ئەوانە داڕژاوە پیرەمێرد خانۆکەی خۆی فرۆشتۆ چاپخانەی داناوە یعنی لەگەڵ مێژووی ڕۆژنامە نووسی کوردیە 6 ساڵیان فەرقە لەبەرەوە پیرەمێرد یەکەم ڕۆژنامەی ئازادیشی داناوە لەبەرەوە سلێمانی خۆی زۆر دەوڵەمەندە بە ئەرشیف و مێژوو لەبەرەوە هەموو کەناڵەکانیشان کاریان بە مێژوو هەیە و بە ڕێکخراوەکەی ئێمەژیان ئەمە وەکو غورورێک نییە بەڵام باوەڕ بکە یعنی خۆتان ئێستا لەوانێ لە کاری شوای خۆتان خۆشحاڵ بن بیبینن من بەیانی ئەگەر مەسەن لە هەولێر مەعرەزێکی دۆکۆمنتاری بکرێت لەوانێ وەڵام کاکسەمەڵە با بڕۆین بچین سەیری بکەین پێمان خۆشە بۆچی دوو ڕۆژ بەردەوام بوو کاکامانچای نەئەکرا زیاتر بێت یان بارودۆخەکە هەروایە خواست جا من حەزم مەکرد شوێنێکمان هەبوایە لە حەوشەی سەرای نەبوایە پیانێکتریش بوایە هەر پێشانگاکەمان بە بەردەوامی دابنایە بەڵام ئایا شوێنی شێوامان دەسەگرێت هەر چوار پێشانگاکە لە وەرسی هاوی ناکراوەتەوە نەخێر ڕەنگە تۆزێکە کەش و هەواکە تۆزەوای دەبێت ئێمە دوو شتە پێوەڵم دوو شتمان هەیە لە ڕێکخراوەکەی ئێمە چێگیرە کابێ ئیشی تاکەین یەکەمیان 14 دووەمیان 20 ڕۆژی سلێمانی بەڵێ ئەو ڕۆژە هەرچەند خلافی لەسەرە بەڵام سەرنجام ئێمە هەموو زۆری نەمان ڕێکەوتین کە ئەو ڕۆژە یادی سلێمانیە لێمە لەو دوو ڕۆژەیە هەرچۆنە بیشەکەین تر بارە ئەم جارە باوەڕکە لە ڕۆژی نەورۆزە بە شەقامی سالم بووین خۆتانزان بارانەکەونە زۆر و خۆشی ناکردو یعنی شەست کە پرمان برد بوو ئەوەیش ئیشەکەمان کرد لەگە چاڵخرایشترا و کاک جەزای سا زۆر تایهیراک بوو ماندوو نەبن کاکەمەجماوەی چەندێک سەرقاڵی ئامادەکاریە بن بۆ پێشانگایکی لەم شێوەیەکە ئەکرێتەوە باوەڕکە ئەم پرۆژەی ئەخیر یعنی لاوانەیە لەگەڵ دکتۆر موحسین و بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری 5-6 دانیشتوێتی مەسەن بەروارە جا تۆ با من مەسەڵەن ئیدارەکەی پێ بڵم بۆ نوێن تۆ کە سەرای سلێمانی وەرەگریت ئەبێ نووسایە بکەی چی بۆ ئاسایشی سلێمانی 2-3 ڕۆژ لێبی چەند هۆبەیەک وەری چونکە تۆ لەو ڕۆژەیە ئەبێ ئەمنەتی خەڵکەکەی خۆش بپارێزی تامە ئاسایشی سلێمانی بۆ دەکات ئیشی کارژێڕی زۆرە جا تۆ بێنە بە چای خۆ وێنەکان بچووکە کە گەورەیەکەن کێشەی تێکەوێ ئێمە بە قیاسی 45 بە 30 گەورەی ئەەکەین لە خۆ ساویکە تۆ 385 وێنە کاتە ئێوە گرنگی بە کوالیتەکەش یەدەن ئێمە وێنەکەش چاکەین زۆر وێنە هەیە ساوێنیشی ماڵی پیرەمێردمان لایە دەموچای نەزیخان وێنەکە کۆن بوو هەر نەماوە لەگە برادەرێکە بە فۆتۆشۆپ بووی دروستکردوینێتەوە وێنیش کۆمانی ناوتەوە دەموچاوەکە لەبەرەوە دروستی کردوێتەوە دواتر ئەمەوێ ئەوە بپرسم کاکامانچکە هەندێک خانەوادە هەیە ڕەنگە پێی خۆش نەبێت کە وێنەکەی لە ماڵەکەی بڕواتە دەرەوە لە ترسی فەوتان و ئەو بابەتانە ئێوە چۆن ئەتوانن ئەو وێنانەتان دەستکەوێت ئایا لە ماڵەکەی خۆیان ئاسکانێکن یاخود نا دواترە گەڕێمەوە لە مامۆستا سەرمەد بەڕێستانەک و گەنجێک ئەم جۆرە پێشانگایانە دەتوانین بڵین پردێک و ڕایەڵەیەکە لە نێوان نەوەی ڕابردوو نەوەی ئێستا و دەتوانین بڵین نەوەی داهاتوش
ئێوە وەکو گەنجێک لەوێ پێشوازی هاوڵاتیان و بە تایبەت گەنجانتان چۆنە بینی؟ بەڵێ ئەو پرسیارێکی زۆر زەرورە چکە لە ئێستا بەهۆی بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و دنیای مۆدێرن نەتوانم بڵێم نەوەی نوێ زۆر تامەزرۆی بواری مێژویی نین و حرەکەی ڕۆشنبیریشمان یعنی لە ئێستاە ئەتوانم بڵم سلێمانی هەمیشە حرەکەی ڕۆژنبیری زیندوو بووە بەڵام بەڵام یعنی توانم بڵم کە ئەکرێ خزمەتی زۆر زیاتر بکرێت چکە سلێمانی لە کاتە هەرت کات و ساتە هەرە قورس و سەختەکانیە لە بواری ڕۆشنبیریدا نەبڕاوە گەر دەرفەت هەبێ من یەک نمونەی بچووکت پێڵم دوایەوەی کە لە جەنگی دەربەندی بازیان شێخ مەحموودی نەمر بە برینداری لای بەردەقارەمان دەستگیرەکرێ و ڕەوانی دادگای سەربازی بەریتانیا کرێ لە بەغداد و حکومە درێ بە ئەعدام دواتر دادگا بڕیارەکە تەمیز دەکاتەوە و ئەیگۆڕن بۆ 10 ساڵ بۆ دوورخستنەوەی بۆ دورگەی ئەندامان لە هەندستان طبعا لەو ماوەیە کە شێخ مەحموود لە ماوەی 1990 با بڵێ بۆ 1922 دوو لەبێ لە کوردستان وەزعی سیاسی و کۆمەڵایەتی کوردستان تێگەچێت ئاسایش بەرقەرار نابێت لەو ماوەیە کەسایەتیەکانی سلێمانی دڵسۆزان و خەمخۆران نیان هێشت کە بواری ڕۆشنبیری و بواری سیاسی کۆمەڵایەتیش با بڵێ بەرەو دووەوە بچێ هەستان بە دامەزرانی دەستەیەک بەناوی جەمعیەتی کوردستان و ئەم جەمعیەتیان دامەزران مستەفا پاشای مولکی سەرۆکی بوو تەسەووڕی کە لە 21 حوتی 1922 ئەم جەمعیەتە دامەزرا لە 2/8 کە دوای 12 ڕۆژەکات گۆڤاری بانگی کوردستانیان دەرکرد ژمارەیەکی چاپ کرا و بڵاو کراوە لە ماوەی 12 ڕۆژ بۆی لە بواری ڕۆشنبیری دوانەکەوین دواتریش هەرم جەمعیەتە کە چەندین کەسایەتی وەکو ڕەفیق حلمی و چەندین کەسایەتی تریش با بڵێ ساڵح قەفتان و ئەدهەم ئەفەندی و عەبدوڵڵا ئەفەندی و زۆر لیستەکە ناوەکانم هەمووی لایەت نییە بەداوای لێبوردنەوە ئەمانە هەمووی بەشدار بوون کە تەنانەت کۆدەنگیەکی کوردیان دروست کرد بۆی کە داواکارەکانی کورد بە دەسەڵاتی و کاتێ بەریتانیا بگێنن بەبەسیم لێرە ئەوەیە کە لەو بارودۆخە سەختەشە بواری ڕۆژنامەوانی و ڕۆشنبیری و فەرهەنگی لە سلێمانیا فەرامۆژ نەکراوە ئێستا ئێمە خۆشبەختانە یعنی لە ئستقلالەتێکی باشین کورد خۆی حکمی خۆیەکە و سلێمانی لە بەرەوپێشونێکی باشە لە بواری ڕۆشنبیریە بەڵام ئەکرێ خزمەتی زۆر زیاتر بکەین چکەنەوەی نوێ وەکو پێویست ئاشنانیە بۆ مێژووە من خۆم ڕۆژانە تەعاملم هەیە لەگەڵ خوێندکاری زانکۆ بە حکومی پێشەکەم کە مامۆستای زانکۆم هەست بەواکەم کە گرنگی بە مێژوو نادەن و تەنانەت بیرۆکەیەکیان بۆ دروست بووە کە ئەسڵەن ئێمە گەر مێژوو ئاشنابین پێی و شارەزابین هیچ سوودێکی بۆمان نییە یعنی هیچ لە ژیانمان ناگۆڕ هیچ گۆڕانکاریەک ڕوو نایە بۆیە ئەمەش بەهۆی ئەوەی کە وەکو پێویست ئێمە نەمانتوانی و ئەکتیڤ بین نەمانتوانی و ئەم مێژوو ئاشناکەین ئەم جۆرە پێشانگایانە با بڵێ پردێکە لە نێوان جیلی کۆن و جیلی نوێ بڵێ نەوەی کۆن و با بڵێ نەوەی نوێ و لەوێ وەکو جەنابەت فەرمووی من چەند کەسێکم ناسی کە بۆ یەکەمین جار بوو یەکێک لەوانە مامۆستا ئەکرەم حەمەلاو بوو کە باپیرەی بەڕێزیان لەسەر دەستی باپیرەی ئێمە جوو بوون بنەماڵێکی جوو بوون موسڵمان بوون و دواتر نەگەڕانەوە بۆ ئیسرائیل و لە سلێمانی نیشتەجێ بوون من ئەو پیاوە بەڕێزە کە مامۆستایەکی کۆنی شاری سلێمانی و چەندین دێ خزمەتی بە بواری پەروەردە کردووە بۆ یەکەمین جار لەو پێشانگایە بە خزمەتی گەیشتم و یەکمان بینی و گفتوگۆمان ئەنجام دا و تەنانەت یەکێک لە کەناڵەکان ڕاگەیاندنیش تاپێکردنی لەگەڵ ئەنجام داین و چەندین کەسایەتی تری خانەوادەکانی تر کە مێژوویەکی هاوبەشمان هەیە پێکەوە مێژوویەکی مشتەرەکمان هەیە بەهۆی ئەو پێشانگەوە ئێمە یەکمان بینی و یەکمان ناسی و تەعارفمان کرد و دواتریش ئەم یەکتر ناسینە کار و چالاکی تری بەدوایێت بۆیە زەڕورەتێکە زۆر وە هیوادارم کە بتوانین زیاتر بەرەو پێ بچین جوڵەکە گەرم و گوڵتر بکەین و بە شێوازی تریش لەوێ بووی پێشوازی گەنجان یاخود سەردارکردنی گەنجان چۆن بوو بۆ پێشانگاکە ئەتوانم بڵم بە حکمی و یەکو کاگامان فەرمووی ئێمە با بڵێ تا ڕادێک سەرەتایە و شارەزایی زیاتری ئەوێت و چونکە ڕێکخراوەکە قازانجنەویستە و هیچ بودجەیەکی نییە تۆ ناتوانانی ینی لە ئاستێکی زۆر گەورەیە کە لە خواستی خۆمان نابێ شتێکی وا بکەین بەڵام ینی بەو توانایی کە لە بەردەست بووە بۆ ئینکانتر بەردەست بووە زۆر باش بوو پێشوازێکی گەرمی لێکرا بەڵام ینی تمۆحمان زۆر لەوە گەورەترێکە کە لە داهاتووە زۆر بە گەرم و گوڵتر چالاکی تر ئینشاڵڵا بە پرۆژەی داهاتوو زۆر گەورەترە بێت و دیارتریشە بێت کاکەمانچ وەڵامی پرسیارەکەم ئێستا وەرگرم ئەو خانەوادانی کە پێیان خۆش نییە وێنیان بڕاتە دەروی ماڵەکانیان ئێوە چارەسەرتان چی بۆ ئەو بابەتە ئێمە وتم تیمێکمان دروست کردەوە سکانەرمان هەیە ئەچین چارەسەری وەشتان کردو بەڵێ
ئەچین بۆ ماڵەکە جاوان ئەو کەسانی کە وێنەی کۆنیان لایە لە سەرۆتەکەی خۆیان خۆشتریانەوێت چونکە وێنە زۆر خۆشەویستەی کۆن تۆ بێنە خۆش نییە لە دەرگای ماڵەکان بڕاتە دەرەوە کە تۆ سەرنجام مەسەن دیبلۆماسیەتی ڕانگەیان نیمێژە و خانەوە دەوە بوو سەرنجام پێی خۆشە بێت وێنەکەی لێوەرەگرین سکانی ئەەکەین وێنەکەی بۆ بینەوە پێشەنگاکە بەنیازن لە ساڵانی داهاتوە لە پێشەنگای پێنجەم و شەشەما ببرێتە شارەکانی تری کوردستانی یاخود گەورەتر بکرێ وەکو مامۆستا سەرمەداماژەی پێدا پێشەنگاکە گەورەتر بکرێت و خانەوادە دەرینەکانی شارەکانی تریش بەشداری بکەن ئەگەر هەر لە سلێمانیش بکرێ ئەزانین چۆنە سامەسان بۆ نمونە بچمە هەولێر هەولێرە بێ ئیداری هەولێر هاوکارم بێ شنیایەکیشم بۆ جێبەجێ نابێت چمە دووەگە بێ ئەوێ هاوکارم بێ ئەو هەنگاوەتان نەناوە نەمان ناوە بەنیازن بینێن ئۆفەرمان بواتۆ لە دووەکەوە لەسەر ئاسی پارێزگار بەس جێبەجێمان نەکرۆ تاز لەبەرەوەی ئیشی ئیداری ئەو پرۆژانە لەوێ قورسان تۆ بەلای کەمەوە بێت دە کەس بچی بۆ ئەوێ وایە درستە اینجا بۆ وێنەش کە ئێمە ناسنامێکی خێنە سەر کاچەنەمەی من پێشێلکاری پێچەوانەی ئامانجی ڕێکخراوی یونسکۆیە چکان گرنگی بە کولتورێ وێنە بە هیچ جۆرە نابێت دەستکاریکی دڕاوە بێ بە دڕای پیشانی بێت بەڵام لەگەڵ ئەوە شایمان بۆ ئەوەی خەڵک ئاشنا بێ پێی سێت و خۆم بەکارێنی لە وێنەیە ناوی خانەوادەکە ساڵ شوێن سێت و خۆم لای ئێمە گرنگە لە وێنەیە دەریخین ناو ساڵ شوێن و دواتریش ئەگەر کەسێ پرسیاری هەبێتەوە کەسێک ئامادا بێت کە ڕوونکردنەوە ئەفو تەکنۆلۆژیاکەونە پێشکەوتووە مەسەن پاسکۆدێکی خێتە سەر کە مۆبایلەکەی ئەخێتە سەر ئۆتۆماتیکان دیتیاڵەکە لە پێجەکەی خۆتە بۆیڕۆ ئەمە تەکنۆلۆژیامان تازە جێبەجێ نەکردو و دواتر ئەو فۆتۆیانە یان ئەو وێنانە چی دێکەن کاگامانچ ئەنی شوێنێکتان هەیە بۆی کە ئەرشیفیکەن یان شوێنمان نییە ئەدرێتەوە بە خانەوادەکان زۆریانەینەوە بە خانەوادەکان بەڵام بۆ نمونە ئێستا ڕۆژیان کاکسەفینی شەیدیاسین بانی کردین تی ڕێکخراوێکی سویدیەت لەسەر جەندەری ئافرەتان قساکە وتی چی هەیە لەو بوارە وتم کۆمەڵی وێنێنین کۆمەڵی وێنەی هینم بۆ حەفزەخانەی نەقیب هەر قزمی خۆیانە شێخنەوە ئەنیش خانەوادەی نەقیبەکانن کاسنەوە بۆ شێخ ئەحمەی فایزی گڵەزەردەوە ڕێکخراوە سویدەکە باسی جەندەری بۆ ئێمە کرد کە لە سوید چەند پەرەی سەردوانە من چەند وێنێکی حەفزەخان و نەسیخانی سای بۆوانم بووە بردووە کەس کتێرەکەی بووە وتم ئێمە تەسەڵکە لە ساڵی 1938دا حەفزەخان شەڵتەری داناوە کە کچێک تووشی ئەزیێت بووە لەلایەن دایک و باوشەوە خانەکۆخی شەڵتەر بۆ شتەکانمانێت وێنەکان تاوان بۆ پرۆدەسەرەکەی ئەومنان ئەو وێنانە باوەڕکە 50 وێنم پێشکەشکردم بەوان و بۆ دێژی پەرلەمانی سوید بوو زۆر جار ئەم ئەمانەت هەیە کۆمەڵی وێنیان لێ داواکردین بینێنی بۆ بەغا بۆ پێشانگایەک ئەوشپا بۆ نردون بەڵام وێنەکان لۆگوی خۆمانی نین کاکامانچ لە کۆتاییدا زۆر بە کورتی چیت ماوە لەسەر پێشانگاکە من پرسیارم نەکرێ بەڕێستان باسیکەن بە کورتی بۆی کە بچمە لای مامۆستا سەرمەدی یەک شتاڵێم یاعیمە بەسم ئیش تێ نییە ناوەکەشی نایەنە بۆی نەوێ بە تەشیر بەس بۆ نمونە ئەم شەقامی لە بەردەمی قایم قیمەت هەیە نای ئەمیزەشی بەکە ئەمیزەشی بەک یەشێکە لە کەسە کاریگەرەکان تەسەڵ کە ئەم کولتورە ئەوە ئێستا شێواوە یەشە لە چێشخانەکان چۆتە ئەوێ بەنای خۆی ناینەوە یعنی ترێندی هەیە لە دیساڵ میدیا اینجا ئەمە ئەم کولتورە پارێزگاری لێنەکەی داعڕمێت سلێمانی خۆی پایتەختی ڕۆشنبیری هەموو پیاکانی تایە ئەم پیانە ناڕوخێ بەڵام تۆ بێ پارێزگاری لێ بکەیت لەبەر ئەوە پێشخستنی کولتور و مێژوو ئەو ناسنامەیە کە یە بە تۆ دوو ڕۆژی لە بەردەمی بیانیەکە کەسێکی بیانیە عەرەبە ئەڵێ ئەمە ناسنامی منە ئەمە وێنەکانی منە ئەمە شارستانەتی منە دەستخۆش کاگامانچ مامۆستا سەرمەد لە کۆتاییدا هەرچە من پرسیارم زۆر مابوو بەڵامی کاتی بەرنامەکە هەرەو نەبوو هاوکاران ماڵێن کاتمان نەماوە بەڵام منەوە پرسیارە هەرەکەم مامۆستا دەربارەی مێژووی سلێمانی لە مێژووی سلێمانیدا دەربارەی فۆتۆگرافەرەکان و کامێرەکان
هیچ زانیاریەکت هەیە کە یەکەم فۆتۆگرافەر کێ بووە و یەکەم کامێرەکەی هاتۆتە کوردستان و سلێمانی بە تایبەتی و لەگەڵیشیدا دواوتێ خۆت تێکەڵیکەی زۆر باشە وڵاهی بۆ پرسیارەکە ڕاستێکی تەسەوڕەکەم مامۆستامان زانیاری باشترێ بێت چکە لە بواری فۆتۆگرافی و وێنەیە ئەو زیاتر سپۆر و زیاتر بە دوواداچوونەکە من زیاتر وەکو لایەنە مێژوویەکەی بەڵام بە نسبەت دواوتەی خۆمەوە ئێمە هیوادارین کە بەرپرسانی حکوومەتی هەرێم و یەکەی دارەکانی شارە جیاوازەکان و بە تایبەت شاری ئێمە سلێمانی هیوادارم کە بە گرنگی بە لایانی مێژووی لایانی کللتوری هەروەها کە لە پور بدەن ئێمە خەمی ئەومانەکە بۆ هی پرۆژە بازرگانیەکان و زۆربەی شوێنەوارە مێژوویەکانمان لەدەست بین ینی خۆمان ئێستا جاری واگەی میوانێکت لە دەرەوە بێ میوانێکی ئەوروپیان ئەمریکی دبێت چەند شوێنێکی کەممان هەیە کە بتوانین ئەو میوانانەی بۆ بەرین و ئاشنایانکەین بەڵام ئێمە ئێستا خەمی ئەومانە بۆهۆی ئەو پرۆژە بازرگانیانەی کە ڕۆژانە ئەیبیستین و جێبەجێکرێ لەسەر هەندێک شوێنکەەوە شوێنە با بڵێ شوێنەواری مێژووی پێوەیە ترسی ئەومانەیە ئەوەی کە هەشمانە دەستی بین هیوادارین کە بەرپرسان ئەو لایەنە زۆر بە گرنگی وەربگرن و پارێزگاری لێ بکەن. دەست خۆش مامۆستاگیان جا من مادەم هەر پرسیارەکەم کردووە کاکامانجەگەر بە کورتیش پێ وەڵامم بیتەوە یەکەم فۆتۆگرافەر و یەکەم کامێرە هیچ زانیاریەکت هەیە یەکەم فۆتۆگرافەر پێشتر میستەر ریچ ساڵی 1922 سلێمانی فۆتۆگرافەر نەبووە سپۆنسەری کارەکەشی کە لێ کۆڵی کردو لەم ناوچەیە لەسەر بواری نەوت بووە کۆمپانیای هندی بەریتانی سپۆنسەری کارەکەی کردووە کتێبێکیشی هەیە لەسەر ئامارەکانی سلێمانی میستەر ریچ کردوێتی میستەر ریچ کاتۆ بۆ هەر شوێنێکی سلێمانی شێوازی جلوبەر خان و شوێنەکان بەڕەسم کردوێتی بە وێنە کێشە دوای ئەوە کە عوسمانی و ئەڵمانەکان ئەم خەتیان بەدەستەوە بووە کامێرە لای ئەوان بووە دوای ئەو ئینیزیە بەدەست ئینیزیەوە بەڵام لەسەر ئاستی تاکە کەس کە هاوڵاتی کورد بێ یحیا ئەفەندی ڕەسامە بۆشی ئەو لەقەبەشی هەیە کاتی خۆی وێنەکان کە تۆمار کراوە مەسەڵەن درزێکی تیاوە وێنەکە جوان تۆمار نەکراوە کامێرە زۆر پێش نەکەوتۆ لەگەڵەیە فۆتۆگرافەر ئەبێ ئەبوایە ڕەسامیش بووە وێنەکەی بە قەڵەم چاکدایە ئێمە یحیا ئەفەندیمان لایە کە وێنەیەک چاکە قەڵمەکەشی پێ دەست و چاوتان خۆش زۆر سوپاس ماندوومان کردن بەخێر هاتن سەر چاوەکانم ئێوە ئیسراحەتی خۆتان وەرگرن زۆر سوپاس بەخێر هاتن سەر چاوەکانم زۆر سوپاس خۆشتر بۆیەوە خواتان لەگەڵ وەڵێ خۆشەویستان وچانێکی کورت وەرەگرین و ئەگەڕێن وڵاتان